وزير دافع أمريكا دبيجر روسيا سوزن داين ولاتن حوجداري جنمي بالجهنة آنينا امی بری خواه بدن جیانا مالباتا روزنامه‌وانه کی کرد لآمد زندان کریه بتاوانا تیروری ولی ایواریا جشن سری سالا ازدیان چارشما سور لپرزگاه هلالشی ریو رسمن اولی تنگیران دقل صلاف وريزين قرم بخير هاتن برنامج دي كنت كونكشن جدنجي أمريكا لواشنطن وزير الدفاع أمريكا أنتوني بلينكن إيرو سيشم راجهاند كو روسيا سوزن خوالك ودانا ولاتن حوجداري جنمي جي نانينا ورينا دايا جنم جو أوكرانيا دركبا دما كود كونفرانس كروجنا مافاني دا لداويا جيفينا وزير الدفاع كومالا جي حفت لجابون دا آخفت بلينكن قوت دچند روجين بوري دا تشك جميين بارين جنمي جو أوكرانيا درنكتنا وروسيا ري لبينجي جميين دي جي قرتيا كو باركرين وزير الدفاع أمريكا تبيني لسرتكاليين ولاتي خوا دقال تشيني جي دان بشتي جيفينا سروك بايدن بسروكي تشيني را وقود جي ولاتين جيهاني جوانا دخوازن أو بأوايا كي بر برسيارانا بيواندين خوا آفا بكن بالريكا فكرنا ريكن بيوانديان هشتا کس نزانه که کارودانا و دزین یان دزه پیکرنا بلگنامین نهینین واندماهیان لأمریکا دی چاوابن لیهنک شروع کاران ترس هبو او سیبرا خواب بسردان استاندنین او لکاریه دا لدمی جیوینین کومالا جی حفت لجابونی بگرن به چاوروانی دانشنێکی نوێی دادگا جاک چیرای ئەندامی پاسەوانی نیشتیمانی ئاسمانی ئەمریکا لە دەستبەسەری داماوەتەوە ناوبراو ڕوبەڕووی لایەنی کەم دوو تۆمەتی تاوانکاری بۆتەوە بەهۆی دزەپێکردنی بەڵگەنامە نهێنیەکانی حکوومەت لینسی گراهام سیناتۆری کۆماریەکان بە بەرنامەی ئەم هەفتەیە کەناڵی ABC ڕاگەیاند ئەوەی بۆتە هۆی ئەو کارە گوماناویەی ئەم پاسەوانە بچووکە کردوێتی دەبێت بەوردی لێکۆڵینەوەی لەسەر بکرێت. من سرم سوورماوە لەوەی کەسێک لەو ئاستەدا دەتوانێت ئەوەندە دەستی بگات کەواتە پرسیارەکەوەیە چۆن بەدەستی هێناوە و بۆچی کردوێتی و هێندێک کەس پێویستیان بە دەرکردنە لەسەر ئەم بابەتە. گراهام هوشیاری دایە ڕخنەگرانی بەڕێوەبەرایەتی بایدن لە ستایشکردنی ئەو کەسەی بەڵگەنامەکانی دزەپێ کردووە. ئەندامی سەربازی هەن کامڕۆ لە جۆر جیا و شوێنەکانی دیکەوە خزمەت دەکەن کە کەمتر سەڵامەتن بەهۆی ئەوەی ئەم فڕۆکەوانە کردوێتی. هیچ پاساوێک بۆ ئەمە نییە و بۆ هەر ئەندامێکی کۆنگرێس کە پێشنیازی ئەوە بکات کە دزەپێکردنی زانیاری نهێنەکان باشە چونکە تۆ لەگەڵ هۆکارەکە دایت ئەوە نابەرپرسیارانەیەکی ترسناکە و ئەمریکا دەخاتە مەترسێکی ڕاستەقینەوە. ئەنتۆنی بلینکنی وەزیری دەروێی ئەمریکاش ڕۆژی شەمە لە سەردانێکی کووردا بۆ ڤێتنام ڕایگەیاند ئەمریکا دوای دزەپێکردنی بەڵگەنامەکان لەگەڵ هاوپەیمانیەکانی پەیوەندی کردووە. ئێمە پابەندبوونمان بە پاراستنی هەواڵگیری و پابەندبوونمان بە هاوبەشی ئەمنیەکانمان بڕوونی ڕاگەیاندووە ئەوەی تا ئێستا بیستومانە لایەنی کەم پێزانینە بۆ هەنگاوانەی کە دەینین و کاریگەری لەسەر هاوکاریەکانمان نەبووە. ئێستا بلینکن لە ژاپۆنا بۆ کۆبوونەوەیەک لەگەڵ وەزیرانی دەرەوەی وڵاتانی سەرمایەداری گروپی حوت. هەندێک لە چاودێران ترسیان هەیە کە دزەپێکردنی هەواڵگەری ئەمریکا بەسەر دانوستاندەکاندا زاڵ بێت کەوا چاڕوان دەکرێت تشک بخاتە سەر بابەتە گەرمەکانی وەک جەنگی ئۆکرانیا و گژێکانی نێوان چین و تایوان. پێم وایە ئەم جارە کۆبوونەوەی گروپی حوت دەتوانێت وەک تاقیکردنەوەیەک مامەڵە بکات کە ئایا دەتوانێت لە کۆربەندێکی ئابووری تێپەڕێت و ببێتە دەستگاهێکی نوێی ڕاوێژکاری ئەمنی؟ ئەم دانوستانە سێ ڕۆژە کە بە ئێوارەخوانێکی کارکردن دەستی پێکرد پێشکۆبوونەوەی لووتکەی سەرکردەکان دێت کەمانی داهاتوو لە شاری هیرۆشیما بەڕێوە دەچێت. شایان پاشا بۆ راپۆرتی ڤێرۆنیکا بالدیراس ئیگلیسیاس دانی ئەمریکا واشنطن. تقينا كامازن لخرطوم بايتخت السودان قومي والجورا نوتشان بري صباحا إيرو سيشام يخلق بدنج تقيا دجي فرينا نفروكان جخو رابو جادين باجار فالا بونو قمانداري كومالا چكدارا دجي حكومتي جيغوتيا كوي بيشنيازا عقربستا 24 دمجمير پسند كريا جبو در بازبونا بسلامت آسفيلان و فاقوهاستنا برينداران دشارن چار روجان دا نزيكي 200 كس هاتنا كشتنو نزيكي 2000 جي بريندار بونا هفدم وزير درفي امريكا بقماندارن لاين شر آخفت يو رجدي لوانا كريا حتى كوشران راوستينن
و ژیانە سڤیلان بپارێزن هەر ئیرۆ شاندێکی دیپلۆماتên ئەمریکی ڕاستی تەقایە هاتبوو. دەماکو شەڕ لە سوودانی بەردەوام لە پایتەختی سوودانی بەردەوامن لە خەرتوم و لە باژارên دیژین دووروبەر ژمارەکە کوردان ژی کوردین سووریەنە لە وەردەمینن ئاسێمانە لە خەرتومێ دەردۆرە هەفتی مالباتên کوردان سووریا هەنا و ji şerên navxweyên Sûriyê û digal hezaran xelkî diyê Sûrî koçberî Sudanê bûne niha firoxxane girtîne û nikarin vegerine çi cihayan jî sefera çi cihan bikin bi hîviya hindîne ku daxwaza ku Wezîrê Dervê Emerîkî kirî ji bo ku firoxxane bê vekirin rê bidewan ew jî bi silametî vegerin cihên diyên bi silamet. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. حکومت سەرۆک جو بایدن کۆنگرێسا ئەمریکی ئاگەهداری نیازە فرۆتنە بەرنامên ئەلکترۆنیین فرینە ji Tirkiya ڕاکریە ji bo nûjenkirina bernamên firokên F-16 şerî. Ev rêketina ku Reuters duhî dişembê eşkere kirî bi dumahiya berdewamiya firotina pakêta nûjenkirina firokên Tirkiya piştî ku rêberên Kongresê rezamendiya fermî dayî lê daxwaza Tirkiya ji bo kirîna pêtir firokên F-16 bi milyarên dolaran hêşta bê bersiva li demê ku dijatiya berdewam ji ratêkirin di nav Kongresê Emerîkî de. نامزدên هەڵبژاردنê serokatiya Tirkiya çavên xwe berdane ser dengderên Kurd bi taybetî jî Serok Recep Tayyip Erdogan û namzedê Tifaka Niştimanî û serokê CHP Kemal Kılıçdaroğlu ew çi dibêjin û çi dixwazin hevkar Ozlem Yasak li stûdiya me de ye. Vê rewşê dişopîn ew çi dibêjin di peyamên xwe de? Belê wekî dexil tu zanî ev di hefteyê ku hemû hevserokên partiyan lê bi taybet jî Recep Tayyip Erdogan serokê nihayê Tirkiyê û hevkarê wî Devlet Bahçelî di axaftinên xwînên hilbijartinan da di mîtîngên xwe de behsa Kurdan dikin her wiha berbijêrê hevpeyvaniya millet yan jî Kemal Kılıçdaroğlu jî bi hevkariya bi teröristan ve ji ber ku ji HDP dikin. Kılıçdaroğlu do şev li ser hesabê xwe rê Twitterê bi videoyeke bi navê Kurdan parve kir. Di wê videoyê de Erdogan tawanbar kir ku Erdogan ji bo berjewendiyên xwînê siyasî mesele û keşeyên etnîkî yên li Tirkiye bikartîne wek alav. Her wiha Kılıçdaroğlu di videoyê de got ku her çi qas her dema ku hilbijartin tê rojevê û Qesra Erdogan ya Serokkomariyê dibîne ku ew ê di hilbijartinandan têk biçin wê demê bi Kurdan bi tevahî bi gîştî tawanbar dikin û muameleya teröristan li wan dikin. Ew vê yekê qebûl nake û ew ê rê nede ku biratiya Kurdan û Türkan zararê bibîne. Ew dijatiya baweriya Erdogan dike lê ew çi dibêje ew ê çi bike? Ew dibêje ku ew çawa Kurdan tê bige ha piştî. Ew dibêje belê Kılıçdaroğlu dibêje ku ew ê rê nede ku ne Erdogan ne kesekî din zararê bigihîne vê biratiyê qedera Türkan û Kurdan yeke û ew ê rê nedeviya. Dibêje ku ne mirov bi ji ber etnîka xwe ya jî ji kîja geliyê giring e ku serbilindiya mirovahî di rêza pêşê de be. Her wiha Kılıçdaroğlu di peyama xwe videoyê de ragihand ku ew ê hukuk û demokrasî li serbilind be. Ozlem rapirsî çi dibêje Kemal Kılıçdaroğlu li pêşiyan ne? Li rapirsinek nû îro herî dawî ya nû îro yek hat ragandin li gor vê rapirsînê dexîl di navbera Kılıçdaroğlu li gor mîna rêjeya 10 puana nezî 10 puana di pêş Erdogan daye lê hêjayê bîrxistinê ku
راپرسینên cuda hene ku di navbera ferqa di navbera Erdogan û Kılıçdaroğlu da pir kemî jî nîşan dide. Yani hê diyar nebûye ku ferqek çi dibe divan roja de çûku her li demê ku rojên yekî ku Kılıçdaroğlu bûye namzet her ew ferqa piçkî her hebû. Hebû her ku diçe kêm dibe lê li gor şîrevekar û pisporan dibêjin ku du hefteyên paş yani ji yekê gulanê virve ew rapirsîn hêdî pirtir zelal bibin û ji sedî heştî û pênc hilbijeran biryara xwe dane lê ew ê rewş ji dengên ji sedî panzdeh ku hîna biryara xwe nedin zelal bibe. بله امی ویروشی هر به بشوپین روزانه امی بزنن کاجاری لور هر بجاتن و چاور کردن و پیش بینیا چتی کردن راول گرتن و راه پرسی گلک جارا راز درد کردن. بله بله گلک سپاس داخل. دادگاه تاوان گرانیا دیار بکر آمدی ادعانامه تهمت بارکرنا 16 روزنامه‌وان کرد پسند کریا اف ده مهن او روزنامه‌وان به تاوان تیرور زندان کرینا دوی راپورته دا په امیر دنگی امریکا خارجیان فارقین چیروکا مالباتا یک جوان روزنامه‌وان شوپینا. یا بابا جانم بابا ساره زاروکه دو سالیه بابی وی زندان دایه او ویش فوتوگرافان ناسکه او گچه روزنامه‌گر زینل بولوته که زینل ادیتور روزنامه کردی خوابونه بو سرمالما خطا گرتن چارس ببو هم دخوده بوم هر تم سانکی ام دی ویوانن او گوتن مش زینل کر هینم دناجیا دم گورا بخوازگنی تهاتن وکی 15 هوالین خو زینل جی 8 حزیران دال آمده هاته گرتن پشت 10 ماهان دادگاه ادعانامه دوزاوان قبول کرد دوزگری 16 روزنامه‌گران به اندامتی رخصتن تروری هنگو PKK توانبار دکه. بیکو لوان دوزه به 10 مهن گرتینه. کچاویه 2 سالی به کامره باب خود لیزه. جبوی افتشتک لیستوکه. لجبو دوزگریه آمور سوجیه. دما حزیرانی دا ارتش ترکیه باکوری عراق اپراسیون که برفره لدارخص. لسر بنگه هم پارتیا کارکرین کردستانه. او دم هاته ادعا کرن ترکیه چکم کمیایی کارانیه. د پروسا اپراسیون لشکری دا 16 روزنامه‌گر هاتن گرتن. هفکاری وان گلک جاران داخویانیان دان و ادعا کرن پشتی که آرمانجا اپراسیون لشکری بجینه هات جوان را قربانی لازم بون روزنامه‌گر جی بون قربانی وان. دوزگری آمده لدجی روزنامه‌گران ادعانامه کش 700 زیادتی روپل نویه آماده کرد و همین نوچه وان برنامه وان وکا دلیل سوجی هاتیه دست نشان کرن. ساریه بچوک سالکی خواه به باب خواه در باز کرد. دوی نوبره دا ارتهجک مزن جیچه بو. اپارتمانا که مالباتا زینر دیده دجی زیانک مزن دید. هر روسا لرخوان اپارتمانا حسامی جی حرفی که به دهان کس لوی داری مرن. یعنی هیچی از چارا پیفتر پر نکارم راکبم. یعنی گوتم قولون ساغلم نزان. یعنی مجبوریم کتنی جی که ام پید هرنتنی. گلیستان تکوشینک جی دده جبوزارکین خواه که ماسیا باوی وان بوان نده حیث کرن. هفکار زینل روزنامه‌گر خادری اسن ادعا کرد که جبو که حوالی وان روزنامه‌گر کردن تنج هزار کرن. سردما درشکرنا ویه که روزنامه‌گری کردی کم زمان کردی جبر که روزنامه‌گری کن اویک درشکرن حوالی ماش بری کار روزنامه‌گری تشتکی دلنا مجول نبود. تشتکی کوامپه سوشتار بکن سروی سوجی هاتنه قفالتن تنه. Türkiye'deki siyasal ادیتور آژانس مزوپوتامیای سدات یلماز دست نشان کرد انجام هلبجارتنه و قدره و دوزجی دیار بکه. پناه نتایجی جبوی روزنامه‌گران کرد لترکیه بانک کرد که همیجی ورن آزاد کردن. هجای گوتنه که ریاضه تیرمه دا ایرانوشنا پیشین 16 روزنامه‌گران وردیتن. ایرو کلجانک نام مالوان دهیه جبر که دیتنا مهانه آب زینن راهیه. هلا دسپیکت پر زحمت بوز او شخص صار پر داب چو چکتر بو جمر چونو هاتن زحمت هم دبستان زاروکا هي روجوان او روج نارن دبستان نارن مكتبه جوان زحمتي هذه لورين فش جار هي هنك ما بنسى ام تخسيه دي جار هي ام اوتوبوس دي بودكاست صار بقرا هر تشتي مزدكن يعني جن دريا ام درباز دبن رویتیا برب گرتگه دگه زحمتی که خوشی جد دوان. پیش گرتگه جی کمبونا هفدیتنا مالباتن 16 روزنامه‌گرانه. هفجین وزارت نوین محمد شاهین جی ایرو هاتنه هفدیتنه. او که خوشن کو پشتی مهک او بابی خواب ببینن. لی خمگینن کو پشتی هفدیتنا ساعتک و
و دستوالا جوی دری درکبن. خجیجان فارقین دنگ امریکا آمد. وەکوات راپۆرتی دەژی بهیستی چارەمین دادگەها جزان گران ئامەدی و دیعانەمایە 16 هژدە ڕۆژنامەوانین گرتی لە ئامەدی قبول کردە و ئەنەلایزا دۆسەیەدا بڕیارە بەردەوامکردنا گرتنا وان ڕۆژنامەوانان ژیدایە و هەروەسا بڕیاردا کو لە 11 مەها 7 دۆسەیە وان لە دادگەهەی وەرە گۆهداریکردن. سازیین میدیایی پێشبینی دکن کو لە دەمی هەڵبژاترین سەرۆکاتی یان هەڵبژاترین گشتی لە ترکیە ئازادیە ڕاگەهاندنی وەرە ئاستەنکردن. بەردەفکە پلاتفۆرما ڕۆژنامەوانین ژن ئین مەسۆپێتامیا خانم ڕۆزا مەتینە بمەڕەیە ji بۆ ku ئەو wêneyê zelalê nezelal nîşame bide. Spas Roza xanim yanî min dixwast bizanim ka biryara dadgeha cizayên giran a Amedê li ser çi binema bû ku berdewamî bi zîndankirina wan dide. بله شفا ام بیژن اف سیستما دولت ترکو بسالای ام بیژن دوام دکش و لسر نحقیه که مزن هاتی آوا کرن و ام بیژن دجی ام بیژن یعنی حقوقك ام بیژن مختارج بروی هاوی جی ام دکارن بیژن بردوامی گرتنا 16 روزنامه‌گرین کن حالا آمده گرتیگه هدیشی امدکارن بیژن یعنی اف انجام حقوقا کو پک نایه چونکی روزنامه‌گر نهاد هنیج برنامه کوچه کرش بر نوچه کوچه کرنه و اندامتیا رخصتنیتن دارزاندن جفا کسی امکان بیژن دوزا کرد کردستان پاریزن دوزا ناسنامه خود پاریزن هر تم دناوا دو نینوکاده به اندامتیا رخصتنه به پروپاگاندaya رخصتنیتن دارزاندن جبر به هاویشی امدکارن بیژن بردوامیه گرتنا روزنامه‌گرین کودگرتیگه هدیه انجاما به حقوقیه به دولتیه شفا yani bu iroji hinek cezaj bu rožnamegeran hatayın yani tülednere emdkarın bejin yani birasti ji Türkiye yani bu girtige heke servekiri yani bejin azadiya velat yani iro tani ji hem ji rožnameger ام بیژن اسماعیل شوبان همان دمی دجیج محمد کلیچیرو جزا هاترین ام بیژن جیلان شاهین لی بخوا ام بیژن معاینه اب کلبچه لی هات فشرن و مافیه تندرستیج دست هات کردن یعنی اف میناکانا جی میناکا به روزا خانم روزا خانم دخواست بزامش بوان 16 روزنامه‌وانین گرتی و نی چی بکن و چی پلان هیا و امکان هندی هیا کو او ورن آزاد کردن پشتی کو لما هفت گهداری کرنا دادگاه گهداریا دو زمان بکن بلش خواج روجا شانزه حزیرانه بری شانزه حزیرانه 8 حزیرانه دماغ هاتم بچاکن حتی روجا ایرو هم وکی پلتفرما روزنامه‌گرین جن آمز کوتامه هم جوکی کومله روزنامه‌گران یادیش لفراته مگلک چالاکیل دار خستن ما کمپانی پیشکریل دار خستن جبو ام بیژن هوالین ما به آوایی که عادلانه بین دارزاندن نها براستی جی هلبجارتنه که دیروکی هی و هلبجارتن جباندوری سرگلک تشتیده که یعنی دکارم بیژن جبو کو سیستم هم بیژن AKP MHP ده هلبجارتنه بسر بکوین جبروی هاوی جی یعنی رادبن چاپمنیه جبو خوی کی تالوکه که مزد بین جبروی هاوی جی ام دکارم بیژن یعنی یک سردم جیجه جبو کو هلبجارتن استر که وزخت زورتستی خزیده دکن و ام دزانم کو جی روزنامه‌گر اتونه و ام هیوی دکن کو اوی بین بردان جبر کو تو جوانتونه تنکاری وان روزنامه‌گری و روزنامه‌گری دکن روزا خانم اون پیش بینی دکن کو لدمی هلبجارتن جی آزادی راگهاندنی ورا آستان کرن چما میدیا دبا آرمانجا او هیزن او لکاریه
شما مدیا دبارمانج يعني نها بيجن هم لباكوري كردستاني هم ليجي لتركيا إيريشة كمزن لسر شابمانيا آزاد هيجبر كو شابمانيا آزاد راستي رادق هينجبر كو شابمانيا آزاد ام بيجن او كيماسي وقريجي اقتدارها هي هرتم دردخو أورتي اقتدارها هي جيش بوكو ام بيجن وي قيرانا آبوري نها هي لتركيا قيرانا سياسي هي قيرانا جواكي هي و قيران جي جبر هلوز و بوليتيكا يعني اقتدارها هي جبوبي كماسيا فبشيره چاپمنيا آزاد تكه باشا میدیاکارن کورد بترتین آرمانج کرن یان جی بگشتی وقت بیجی چاپمنيا آزاد بتایبت روزنامه‌گرین کورد هرتم هاتنه هدف کردن به تایبت جی روزنامه‌گرین جن جبرکو اف سیستم هایی دجمناتیا جنیدک و جنش بو خوی کی تعلقی که مزن دبینه شفاد چارچوبه پلیتیکای شر تایبت هرتم ایریشه که تایبت لدجی گلی کورد هی لدجی چاپمنیا کورد هی لدجی سیاستمدارین کورد هی لدجی امبیژن هنرمندین کورد هی لدجی وجهکارین کورد هی یعنی اف پلیتیکای شر تایبت و چارچوبه ده هرتم ایریش لدجی کردا هاتی کرن و بهتر جی روزنامه‌گرین کرد نهاد آرمانج نهام بیژن یعنی تباهی ترکیه حشته و حرف روزنامه‌گر دیگه هاده خود لگور دانین ام بیژن پلاتفرم روزنامه‌گر جنا مزبوطه اینها خود روزنامه‌گر جن دیگه هاده یعنی آنها ایرو اقتدار هی مدیایش فراوی که آلا و که بنا آلا و کش بو برجواندی خود پیک بینه بله روزا خانم دائما من كم على لسان دقائق من خاص مره بيجي كوبريا دو هفتيان بلاتفورما روزنامه‌گرین جن ان مسابقه راپورتك سبارت بيشيلي المافي جنان يعني جن روزنامه‌وان وشانديا شو باندنا و روش روزنامه‌وان جن چوابو يعني چوا انها بله شفانها امبیژن حفظه روزنامه‌گرین جن لگوردانین پلاتفرم دگرتیگه هاده وکی آنها جنباق شانسر گلک جن روزنامه‌گر دگرتیگه هن ترکیه ده ببین پیکرن اما فانو برو دمینن روزنامه‌گر دیلان اویناش ولی که جزای قدیای 4 جارا انفاز آیهات شوتاندن روزنامه‌گر صافیه آلاگاش کودقادا نامنه تویده خودی هجای خلاط هاتی دیتن هین امبیژن دهمه هین ادانامه یاوی نهاتیه آماده کرن دیسا جیلان شاهین لی ایرو معانه بکلبچه لسروی هات فرس کرن یعنی از کارم بیجم جنین روزنامه‌گر این کرد لگردیگه ها ببین پیکرن اما فین مزن رو دمینن لیبلی تبی بیایا گرینگ اوکو سری ناتوینن دیساجی دگرتیگه ایداجی پیامین مزنگرنا پشتوانیه دادن هیوی پیامه دادن که اوی تجاری پینو سامان عرضه نمینه اوی تجاری در جکار خبر نده و اوی بهتر کار خبره بدن و لدجی وی سیستما یک پرست اوی پینو ساخوه لبرخوا بدن. بله. روزا متینا روزنامه‌وان نویسکار و اندام پناه کرد به مرابوج آمد دیار بکری گل که سپاس. باش لهرما كردستان عراقي جي روزنامه‌وان وبتايبت ين دوزا بناوي روزنامه‌وان بادينان كوبرانيا وان هاتنا آزاد كرن راستي تنقاف كرنان دبن لغورا چالاكين ميديا جواكي بري دو روجان جاركا دي امید بروشكي بو دما كرت هات قرتنو هيزن اولكاري دست بسر كمبيوتر وي دا قرتبو يعني كمبيوتراوي دا قرتبو هفدم جي روزنامه‌وان شرواني كو هشتا زيندان كريا راستي تومتكا سختكاري دبا جبو آگاهين داوي كورت كونكشن ميفانداريا باريزري وان بريز بجدار حسن دك سباس كاك بجدار بو آمدبوني جنابت يعني دو كيسي كامرو كادمان مس باسكن بدا خد يارك سكايبي كاك بجدار هر الاستوا كشي هيا اگر جد لمنا كاك بجدار يعني امرو دو كيسي ويهب نويهب ويا كمان كجهدار زباري بريار بو آزاد بكري یک و دواش اوا سی اوانی که زندانی کانی بادینانن هاریوان شوان سعید آیاز کرم بانک کراون بو افاده ورگرتن لباره کیسی دیجی شروانی نازانم اگر دنگم دیتن چی نوی هبو او رو لدادگاش بوی
کاک بەشدار دیارە پەیوەندیە دەگەل کاک بەشدار هات بڕین ئەم نەها بەحسی ئازادی ڕۆژنامەگەریە لە هەرێما کوردستانە عێراق دیکەن هاتاکو پەیوەندیە دەگەل کاک بەشدار ڤەگەڕامان راپۆرتێک هەیە هاوکاتی یادکردنەوەی بیرەوەریەکانی ئەنفال درزی نێوان کەس و کاری ئەنفالکراوەکان و حزب و حکومەتی هەرێمی کوردستان تا دێت قوڵتر دەبێتەوە و ڕێگە نادرێت بەرپرسان بەشداری مەراسیمەکان بکەن بەو پێی کەس و کاری ئەنفالکراوەکان حزب و حکومەت بەجێبەجێ نەکردنی بەڵێنەکانیان تۆمەتبار دەکەن لەم راپۆرتەدا پەیامەری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر لەگەڵ کەس و کاری چەند کەسێکی ئەنفالکراوەکان قسەی کردووە. ژنێکی بە ساڵاچووی کەس و کار ئەنفالکراوە و تەواوی خوشک و براکانی ئەنفال کراون. ئەو ئێستا بەتەنها لە خانوویەکدا لە ناحیەی ڕزگاری گەرمیان ژیان بەسەر دەبات و هێشتا جامەدانی برا ئەنفالکراوەکەی پاراستووە و دەیخاتە سەرشانی و سوکنایی بۆ دێت. حاجی فەهیم لە ساڵیادی ئەنفالدا لە بەرپرسان تووڕە و نیگەرانە. ئەیوتم هەرچیان بێن خۆیان بادەن جام سیارەکانیان ئەشکێن ئەیتر هەر ئەوەی دێوە جامڕە شوست کۆم لە کەس نەکردو بەخوا کوڕەکەی مامجەلالیشیان لێ لاوایە کۆم لێ نەکردو ئەوە نەدڵم گەرم و ئەوە نەدڵم گەرم تووڕێیەکەم ئەوە و بۆچی کەل و کۆریان نەماوە لەو دەشتە خانیتیانە کامەسول بۆچی هۆڵێ ناکە لەسەر منزار ئەنفالەکان بۆچی خانی ناکە لەوانەیە ڕۆژی هەینی ڕابردوو ساڵیادی تاوانی ئەنفال بوو بەڵام کەسوکاری ئەنفالکراوەکان ڕێگەی مەزاری ئەنفالیان لە گەرمیان داخست و ڕێگەیان نەدا هیچ بەرپرسێکی حزبی و حکومی سەردانی مەزارەکە بکات. هەر بەڵێنی بێکردارە و هیچ ئەویش گشتی لە ڕاستیا وەزیرێکمانێ و وەزیری شەیدانە من پێرەکە خۆم ڕۆیمە بۆ لای 470 زندان سیاسی ما لە هەموو شوێنێکن لە کفرە لە ڕزگاری لەسەر قەڵا لە دووزیشی پێوە هەتا ئیسە دەسیمان پێەکەن ئەمە زەویتانە دەینی و موچە و منحی زندانیانی سیاسی بەس لە 4 هەیە بە لە ڕاستیا بڕۆمان پیان نەماوە. بەرپرسانی کاروباری شەهیدان و ئەنفالکراوەکانی حکوومەتی هەرێم ڕەتی دەکەنەوە کەم تەرخەمیان لە ئاست داواکاری کەسوکاری ئەنفالکراوەکان کردبێت. ئێمە وەکو ئەو بەڕێبەڕایەتیە هەموو ڕۆژێک و 4 کار دەکەین ئێمە نازان بۆ ئەو داواکارێنە دەخرێتە ئەو ڕۆژانە دواتر وازی دێنین بۆیە داواکارین لیان کە ئەو داواکارێنێکەوە ئێمە کاڵێنکرد بە داچوین بۆ کەم بزان کارمان کوڕیان کاوان نەکردووە و ڕۆژانە بێن داوا بکەن لە ئێمە بزان داواکارەکانیان ئامانجی گەیتەکوێ گەیتەکوێ نەگەیتەکوێ. حاجی فەهیمی کەسوکار ئەنفالکراو وەک خۆی دەڵێت دوای ئەنفالکردنی کەسوکارەکەی دڵی بە ژیان خۆش نییە. ئای تۆ من کەس و کارم نەماوە خانم بۆچێ ئەوە نیام لە وشکە بلۆکەکە ئەی بۆچیمە ئەی بچۆ بزانە تەلەڤیزۆنێکم سندە بچۆ بزانە شتێکم سندە آخر بۆچیمە بەس خان و ماڵوشتم بۆچیە منێ کەس و کارم لە ژێرپای بەعسیابان بدرێ و کێشەی نێوان کەسوکاری ئەنفالکراوەکان و حزب و حکوومەتی هەرێم گەیشتووەتە ئاستێک هەموو ساڵێک لە یادی ئەنفالدا کێشە و مشتومڕ لە نێوانیان دروست دەبێت. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا گەرمیان. دەگەڕێنەوە باسەکەمان لەسەر ئازادی ڕاگەاندن لە هەرێمی کوردستانی عێراق بە تایبەتیش کاک بەشدار حەسەن لەگەڵمان بوو کە پارێزەری چەند کەسێکە زۆربەریان ڕۆژنامەنووسن بە کەیسی بادینان ئەسراون لە هەندێکیان هێشتا لە زینداندان. کاک بەشدار هیوادارم پەیوەندیەکەمان باش بێ من دەمویست باسی ئەوە بکەم کە ئەمڕۆ بڕیار وا بوو گۆهدار زێباری ئازاد بکرێ و بێجگە لەوەش لەسەر کەیسی شروانی هەندێک کەسی دیکەی کە لەگەڵدا بوو لە زیندان بانگێشکراون. دەتوانی دەمانەوێت لە زاری جەنابەت ئەم هەواڵانە ببیسین. سڵاو لە جەنابتان تەواوی بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان ئەمڕۆ من سەردانی شێروانیم کرد و لە ماوەی ڕابردوو چەند ڕۆژە ڕابردوو دوو کەیسیان لە بۆ شێروانی کردێتەوە یەکیان بە تۆمەتی پەنجەمۆرکردن و تەزویر لە جیاتی هاوڕێیەکی گوایە پەنجەمۆرێکی کردووە لەسەر ئەوەی کە بگوازنەوە بۆ چاکسازی گەورانی سلێمانی یانیش بۆ داواکردنی فراشەڵی ئازادکردنی بەمەرج ئەوی دیکە کەسێکی تریان بۆ کردێتەوە
گوایە لە ساڵی ڕابردوو لە مانگی 6 لە یەکێک لە ئەفسەرەکانی ناو چاکسازی ناو زیندان گوایە شێروان شێروانی هەڕەشەی لە خۆی و خێزانی کردی کە هیچ بەڵگەیەکی نییە تا ئەو دقەیەش لە مانگی 6 ساڵی ڕابردووە بەڵگەیەکی پێوەیدا نەبووە حاکم داوای شایەتی لێ کردو شایەتی پێوەیدا نەبووە و هیچ بەڵگەیەک نییە ئەویش دۆسیەکی بۆ کراوە پێمات 229 لە قانونی عقوباتی عراقی. بەڵێ بڕیار وابوو کە ئەوڕۆ گۆدار زێباری ئازاد بکرێ بوو نەبوو بڕیارێکە جێبەجێ ئەوڕۆ تیمی پارێزەران و کەسوکارەکەش هەمومان لە چوارڕۆڵانی ئەوەی دابووین کە ئەمڕۆ گۆدار زێباری ئازاد بکرێ بەڵام بەهۆی ئەوەی کە یەکێک لە دادوەرە ڕێزەکان لە مۆڵەتدا بوو سێ دادوەرن کە کوڕێکی نەخۆش بوو لە خەستەخانە بوو لە مستەشفا بوو بابەتەکە دواخرا لە بۆ چەند ڕۆژی داهاتوو بەیانی دەوام نییە ئەگەر دوو بەیانی دەوامە بێت تەوەقع دەکەم ئینشاڵڵا دوو بەیانی گۆدار ئازاد بکرێ ئەگەر نەدەکەوێتە پاش دژن. یعنی باسیش یەکێک نازانم چی بڵێ لەگەڵ ئەوەی کە دادوەرێک کێشەیەکی هەبێ یەکێکی تر لە زیندانە زیندانێکە درێژ بکرێ ئەمە نازانم تا چەندێ لە شوێنێکە ڕواداسێکی زۆر شتێکی زۆر ناخۆشە. کاکە بەشدار باسی ئەومان کرد کە سێ کەس هاریوان شوان سعید و ئایاسکەرم بانکراون بۆ ئیفادە وەرگرتن لەسەر کشتێکی شێروان شێروانی ئەوەی کە باست کرد چی بوو ئەوە بوو؟ بەڵێ ئەمڕۆ ئەوان ئەوستەیە هاریوان ئیسا و هەروە ئایاسکەرم و شیوان سعید هەرسێ ڕۆژنامەنووس چالاکوان ئەمڕۆ لە پۆلیس مکافحەی درۆک بانکەش کراون وتیان لێ وەرگیراوە بە ئینابە بۆی ئیفادە بدەن لەسەر کە شێروان پەنجەمۆر تەزویری کردوویان نەیکردووە و ئەوان ئەمڕۆ چونە ئیفادەی خۆیان داوە و ئەوان دەڵێن کە ئەمە تەزویر نییە و ئێمە خۆمان مافان لێکرداوە کە پەر لە زیاتر مۆرکردن ئێستاش ئامادەین لە زیاتری پەنجەمۆرکەین بۆ کەیسێکە بەرژەوەندی ئێمە تێدابێت. باشە بۆ پێش دوو ڕۆژ بوو دوێنی بوو یان پێری بوو کە ئومید بەڕۆژکیش دیسان بۆ جارێکی تر بۆ کاتێکی کورد دەستگیر کراو و دەست بەسەر کۆمپیوتەرەکە گیراوە ینی هۆیەکەی چییە؟ بەڵێ بابەتەکە ئیزعاجکردن و مزایقەکردنەوە بەردەوام ئەو تالاکۆن ڕۆژنامەنووسانەی بادینان لەژێر چاودێری توندی هێز ئەمریکاندانا بەڵێ دوێنێ لەگەڵ هاوپیشەیەکی بە ناوی یاسر دەستگیرکردن چەند کات ژمێرێک بەڵام لەلایەن هێز ئەمریکانی دهۆک دواتر ئازادکردیان بەڵام کەلوپەرەکانیان تا ئێستاش دەست بەسەر داژیاوە کردی تێلەکۆمپیوتەر و کامێرا و هەموو ئەو کەداوی کەلوپەرانەی پەیوەندی بە کاری ڕۆژنامەوانی هەیە. بەڵێ کاک بەشدار دەمیست باسی ئەوە بکەم کە لە قۆسڵخانەی ئەمریکیش کۆبوونەوەیەک هەبوو تایبەتش بوو لەسەر مەسەلەکانی ئازادی ڕاگەیاندن نازانم چ پەیامێک بەوانە ئەوانە تێگەشتنی ئەوانە چییە بۆ بابەتی ئازادی ڕاگەیاندن لە هەرێم؟ بەڵێ دوێنێ لەگەڵ بەڕێز سوورسای بەرپرسی مەلەفی سیاسی لەگەڵ هەروەها مافی لە هەرێمی کوردستان لە قۆنسولیای هەولێر کۆبوونەوەیەکی تقریبان کاتژمێرێک و نیو کۆبوونەوەمان کرد لەسەر پرسی پاشەکشەی ئازادی لە هەرێمی کوردستان و هەروەها بەردەوامی دەسەڵات دارانی هەرێمی کوردستان لە بەرپرسکردنەوەی ئازادی و هەروەها ڕاوە دوونانی ڕۆژنامەنووسان و ئیزعاجکردنیان و متابعەکردنیان لەلایەن هێز ئەمریکان لە مەنتیقەی بادینان و ئەوەی کە هەبوو بە ئەمانەت بە قۆنسولی ئەمریکامان گەیان بەداوامانێ کرد ئەوانی تەدەخل بکەن و بۆی ئەو هەموو ڕۆژانە سیناریۆ فیلمیان بۆ دروست نەکەن بۆ ڕۆژنامەنووسانە. باشە بابەتی چونکە خۆمان دەزانین ئەوانەی بە تایبەتی کێسی بادینان هەندێ بابەت زۆربەی شتەکان سیاسی بوون ئەوانە چی دەڵێن ینی بۆ ئەوانە ینی قەنەعەتیان هەیە کە ئەمە بابەتێکی پەیوەندی هەیە بە مەسەلەی تیرۆر و ئەو شتانە کووا چەند زۆربەیان زیاتر لە 2 ساڵ لە زیندانمانەوە و هێشتا هەندێکیان لە زینداندان. ئەوان گەیشتینە قەنەعەت دەبەرەوەی چەندین سەرچاوە ئەوانە زانیاری وەردەگرن و ئاگادارن و خەرچی چالاکۆیان بینیوە ڕۆژنامەنووسەکان بینیوە ئێمەیان وەکو تیمی پارێزەران بینیوە و ئەلحەمدوللا دەبەر ئێمە شتەکان بە ئەمانەتەوە دەگەین مزداقەتمان هەیە لەلایەن ئەو نیێردە دیبلۆماتیانەوە بە تایبەتی نیێردە دیبلۆماتی قۆنسولگەری ئەمریکا لە هەولێر ئێمە شتەکان بەڕاستی پێیان دەگەین ئەوانیش لە ڕێگەی مەحەفات کەناڵی خۆیان و لە ڕێگەی وەزارەتی خارجیە و سەفارەی ئەمریکا لە بەغدا بەردەوام لە هەوڵدانە و لە فشاردان لەسەر حکومەتیان بۆی ئازادیەکان بەرپرس نەکاتەوە. بەڵێ بەریز بەشدار حەسەن پارێزەر و داکۆکار لە مەفەکانی مرۆڤ لە هەولێر ڕاستەخۆ لەگەڵمان بوو زۆر زۆر سوپاس. زۆر سوپاس بۆ وەڕستم. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار
لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. وەزارەتە ڕاگەهاندنا سووری داخوایانیەک نویسکیدا گۆتە ڕۆژنامەڤانان و وەزیری دەرڤەی عەرەبستانە سعودی ئەمیر فەیسڵ بن فەرحان ئیرۆ سێشەمێ دگاتە شامێ دی یەکەم سەردانە خۆدا ji demê şerê navxweyê Sûriya li sala 2011 dest pêkirî. Ev jî wek pêngavek ye ji bo dawî înana vederkirina Sûriya ji welatên herêmê. Ev seredan piştî seredana wezîrê derveyê Sûrî bû ji bo Erebistana Saûdî. Rêveberiya Xweser a Bakur Rojhilatê Sûriyê li Reqqayê konferansek rojnamevanî li darxist di daxuyaniyekê de İnisiyatîfa Rêveberiya Xweser ji bo çareserkirina krîza Sûriyê hat ragihandin. Ji bo wê armanciyê Rêveberiya Xweser çi pêşniyazan dike Pêmerê Dengê Amerîka li Qamişlozana Umer di konferansda bû û niha rastexwe bi me rêya zana çi tişt hebû ew çi pêşniyazan dikin ji bo ku ew armanc cih were. بله دم باش دخیل جخوا ریوبریا خسر ایرو لرقای که پریس کنفرانس کل دار خسته ده انسیاتیوا چارەسەرکردنە ئالۆزیا سووریێ دەمەکێ دەگۆ بێتر پەیوەندیên welatên عربا bi Sûrî re vedgere herwiha niha îrojî piştî 11 salan serokê wezîrê derveyê Saûdiyê serdana Şamê Dîmeşqa paytext dike. İnisiyatîva ji bo çareserkirinê ew wek li gorî gelek xwedinan bû niha me jî şopand li kêleka inisiyatîvên welatên Ereban ji bo vegerandina Sûrî di nava Komara Erebî de got pirsgirêkên heyî yan astengiyê li pêş normalkirina peywendiyan û bi taybetî bi rêya welatên Ereba de Rêveberiya Xweser çareserî pêşkêş dike. Yek jî pirsgirêka vegera koçberan ji bo Sûriyê got pirsgirêkekî pir mezin e welatên Ereba têbîniyê wan li ser rejîma Sûriyê heye got ew koçber Zana dengê te hat birîn Rêveberiya Xweser veya niha Rêveberiya Xweser veya pêşniyar dike deng tê niha. Belê dengê te dî niha fermû gotina xwe bidayî bîne? Yek pirsgirêka koçberan got Rêveberiya Xweser pêşniyar dike deverên Bakur Rojhilatê Sûriyê di nava çarçova çara siyasî de karin vegerin deverên ewleyên Rêveberiya Xweser. A din jî petrol û gaza heyî li Bakur Rojhilatê Sûriyê dikare alîkariya rewşa aborî ya xerab Sûriyê giştî bike lê ew jî bi berca got ew têkilî bi Şamê re werin sazkirin û Şam an hikûmeta Şamê an Beşar el-Esed Rêveberiya Xweser a li Bakur Rojhilatê Sûriyê nas dike. Baş çima li vî demî ev konferans û ev ragihandin? Ji xwe ev dem li gorî hinek agahiyên taybet got ev demahan bêtir got dema welatên Ereba hewl didin peywendiyan bi Şamê re vegerînin îro wezîrê derveyê Saûdiyê jî carek din piştî 11 salan serdana Şamê dike dibe got ev mesaj bêtirî xwe ji bo welatên Ereba be û li gor hin agahiyan got peywendî bi welatên Erebî re çêbûye û ser şewremendiya welatên Erebî ev înisiyatîva Rêveberiya Xweser jî hatî dan. Belê. Belê zana li gorî Rêveberiya Xweser platformên herêmî mîna Astana Komîteya Destûrî çi encam ji bo çareserkirina pirsên Sûrî nebû. Başa ew çi dibêjin ji bo mesela biryara netewîniyê girtî a 2254? Şixwe balkêş bû gelekî di daxuyaniya Rêveberiya Xweser li siyasiya bavê de balkişan ser vê xalê got ne biryara navnetewî 2254 ne Cinêv ne Esîtana dikarî bûn çarek siyasî ji bo Sûriyê bibînin ji bo wê jî niha got welatên Ereba dixwazin peywendiyan bi gel Şamê saz bikin ji nû ve saz bikin êdî ew dikarin min siyasîvekê li kêleka insiyatîvê welatên Ereba da ku çarek siyasî ji bo Sûriyê bibînin tevî got ew tekez dikin ew destê xwe an got hêviyên xwe ser biryara 2254 nebirîne lê heta niha ev li gorî Rêveberiya Xweser ti çarek siyasî ji bo Sûriyê pêk naniye. Belê. Zana Umer Pêmerê Dengê Amerîka li Qamişlo bi me re bû gelkî spas zana.
بەفداری وەزارەتە دەرڤەیە ئیرانی دەبێژە و وڵاتی وان بانگ لە شاهی عەرەبستانە سعودی کریە هەتا سەردانا ئیرانی بکە و گۆژی پەیوەندیên سیاسیên هەردوو وڵاتان جihêxwe girtine li meha sê Adarê îran û Erebistana Siûdî rêkedin li ser serjin û vejandina peywendên diplomatîk û vegerandina balyozxanên xwe li Riyad û Tehranê piştî 7 salên girtina wan. Ev pêşhat bi destpêşxeriya Çînê bû û delîveya sistkirina girjiyan bû dinê vera herdû neyarên herêma Rojhilata Navîn de ku rastexwe û birêkên şerê bi wekalet jî çend welatên herêmê gev bû li ser aramiya wan welatan. Dadgeheka Îranê li roja yekşemê hukmê dawî da li ser lêkolîna xistina xwara firokeka Ukranî li sala 2020 ji aliyê nobedarên şoreşa İslamiya Îranê ve. دادگایەکی ئێرانی ڕۆژی یەکشەمە ڕێکەوتی 16 مانگی 4 گەیشتە دو بڕیاری حکمی لەمەڕ لێکۆڵینەوەکانی خۆی لەسەر خستنە خوارەوەی فڕۆکەیەکی نەفەر هەڵگری ئۆکراین لە ساڵی 2020دا لەلایەن سوپای پاسدارانی ئێرانەوە. بە جۆرەی میدیای ئێرانی دادگاکە 10 کەسی بە تاوانبار ناساند و حکمی زیندانی 10 ساڵی بە سەر تاوانباری سەرەکیدا سەپاند و ئەوانی دیکەش سزای زیندانی لە نێوان 1 بۆ 3 ساڵ دەدرێن. ئێمە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکامان بانگهێشت کردووە وە وڵاتی بەرپرسیار لە دیزاینکردن و دروستکردنی فڕۆکەکە و هەروەها ئۆکراین وەک وڵاتی تۆمارکردن و بەکارهێنەری فڕۆکەکە بۆ ئەوەی هەردوو وڵات بەشداری لەم لێکۆڵینەوەیەدا بکەن. سوپای پاسدارانی ئێران لە 8 مانگی 1 ساڵی 2020دا فڕۆکەیەکی نەفەر هەڵگری نێودەوڵەتی ئۆکراینی بە ماوەیەکی کەم دوای هەستانی بەردایە خوارەوە. فڕۆکەکە لە فڕۆکەخانەی تارانەوە هەستا بوو. دادوەرەکان و دەستەی سوێندخۆران لە کەیسەکەدا بۆ پەڕی دادپەروەرانە و بێلایەنانە دەنجانداوە. دەستەی فڕۆکەوانی مەدەنی ئێران ئەوەی بەرپرسیارەتی لە لێکۆڵینەوەکەی ڕووداوی خستنە خوارەوەی فڕۆکە ئۆکرانیەکەدا هەبوو گوتی ئەوەی تەقی لە فڕۆکەکە کردبوو وای زانی بوو موشەکە و ئەمەش لەو کاتەدا بووە گرژەکان لە نێوان تاران و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ئاستێکی بەرزدا بوو. تەواوی ئەو 176 کەسەی لە سەرنشینانی ڕووداوەکەدا کوژران زۆربەیان هاوڵاتی کەنەدی بوون یان دانیشتوانی هەمیشەیی لە کەنەدا بوون. سەبارەت بە ڕووداوەکە کەنەدا لەو راپۆرتەی لە مانگی 6 ساڵی 2021دا بڵاوی کردەوە گەیشت بووە ئەو دەرئەنجامەی هیچ بەڵگەیەکی ئەویان نەدۆزیبەوە کە ڕووداوەکە پێشوەخت پلانی بۆ داڕێژرابێت. هاوکات راپۆرتەکە ئەوەی ناوی لێنابوو بێتوانایی و بێباکی بەرپرسان لە ڕووداوی خستنە خوارەوەی فڕۆکە ئۆکرانیەکەی سەرکۆ نەکرد. سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. وەزیرê derveyê Iraqê Fuad Husên amedebûna welatê xwe diyar kir ji bo navberiyê di şerê nêvera Rûsya û Ukrayna de. Ragihandina pêşniyaza vê destpêşxeriya Iraqê li demê seredana wezîrê derveyê Ukrayna bo Bexdayê bû ji bo duhî duşemê. Wezîrê derveyê Ukrayna Dimitrî Kuleba helwestê welatê xwe piştrast kir ku ew nakevin danûstandinan bi Rûsya re heta ku Rûsya ji hemû erdê Ukrayna derneke. Hevdem Kremlin dibêje divêt Ukrayna pênasînê bi serweriya Rûsya li ser Krimiya bike ku li sala 2014 ew dagîr kiriye. واشنطن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. و lêvariya cejna serê sala êziyan çarşema Nîsaniyan ji gelek dibêjnê çarşema sor ku sibehiye oldar xelkê giştî jî seredana Perîzgeha Lalişê dikin ji bo çend rêw û rismên olî û civakîneha Peyamberê Dengê Amerîka Kawa Umer li Lalişê li êvariya serê sala êziyan. Kawa dem baş nizanim titkarî çi ji me re bêjî li ser vê roja taybet ku êvariya cejnê ye û taybet jî li Lalişê gelek rêw rism tên gêran.
دنباش دخل نها از دسپیکا گلی لالشان نورانی مکو پشتی دو دم جمیردی سروی جاده ده قربال یک جار زور پیدا بیتن خلک ازدی بگشتی ده قصد لالش کن و گوته آماجه پیکری که اول روژا بریا ججنه خلک جنو کج ده جلو برگن سپی ده هن دیسان مرجی ده جلو برگن رسن هن ده طوافا خواکن هر دیسان گل روش آوابونه ده زیدتری 360 خطیره اینه هل کرن گورای جمارا روژن ساله که چند روش ساله دانه هند خطیره ده هنه هل کرن دگل وان هل کرنا خطیره ازدی ده لاوا کن حف جارا که خلق بگشتی انسانیت بگشتی همی بهنه پاراستن جارا هشته بو ملت ازدی جی دعات کن که ازدی بهنه پاراستن همی کارسات و فرمانا داخل روجا دوی که مبستا من صبحیه ده جشن هیته ران جشن جی وکو همی جشنا شریناهی و چرزات و کابانی مال کادا یان کد بجنه کلیچه درست کن و هر دیسان هیکا رنگ و رنگ کن رنگ بهاره سور و زر و کسک و جبرکو روزنامه ازدیادا صبحی دسپیکا مها نیسانه دسپیکا بهاره جبر هنده هر دیسان کلیل کن بهاره سر دریا خواه ود کن سر دریا مال ود کن دیگل هندک قلب هیکا بله داخل بله ام دخواست بحثی بکم تایبل جی بحثی پیوندی عوی ججنی به چاندنی بریا چکی و به سروشتی وجی بکم نیم دخواست اسوی رون کردنی جی بدم که ام ویدیوین که ام دبینین دیگر گوتناتا او ویدیوین ریو رسمین پار ویدیو وقتی نه لعلشی بله کاوا زانم ازدی بری سپدا زو دچن ناف عردن خوا ناف چاندنیت خوا او جی یک شوان رو رسمایا کو هیکا دبنو والور نشتكين و دابجنا ناف عرد خوش بو خير وبركاته يعني نظام او تشتديت او ديتنايك واللي قلنا تشي قدنوان دمي روجا عيدي تشتكن شناكن بله خو داخل ازدی زوربی ازدیان باکور دشتانه نواد بر بلاون دشتانه نواجی یا دولمند درامت چاندنه و کوتا آماجه پیکری اوان هیکا بر بلافت کن لناف زوین خدا بو هنده کو خیر و برکت کویتت مالت واده هر دیسان الگندا اگر تو براود بکی گندا دیگل کومالگه ها یان دیگل باجر بچوک گند پترت پابندن به رو رسم آینی یعنی گند پتر ده رو رسم آینی گرن داخل من دوید از خالقا دیجی اما بوتا و بو بینر و بیسرن دنگ امریکا دیار کم که ایرو لجورجیا لارمینیا لدوردارین کردستان ترکیه هر دیسان لباکور سوریا که ام بیجنی روش آوا لوان دوران همیا ازدی دهنه یه شیان هبیتن بگمان دهن قصد لالشان نورانی کن و ده بجداری وان رو رسما بن اوید من آماجه پیکریش برکو چهارشم باسور یان کو سر سالا ازدیان گرنگترین و مزنترین جشنه ده اولا ازدیان بله البته اولدار جی پشتی وان رسم وان وینین مدیتی پشتی گاب دمایتن اولدار جی وان وخو بیجن طور وتبعاتي خوي تايبت هاي الفيروجي ودعاء ونفيجن خد كان بري ايفا روجا ججني كاوا قالك سباس بو بجدادياتا وشركات جهانيين چيني يندرس كرنا اوتومبيلان بيتر جي 12 رنگين اوتومبيل نو ين بهزا كهربي والكتريك كاردكن لبيشانغها شانغهاي يا اوتومبيلان نشان دان اوا مازنترين بيشانغها دمي 4 سالان دا ایرو سشم کمپانیا BYD یا چینی دو مدل نو اشکال کردن یک جوانا به ناوی اتومبیل همو روزان او یکا جمازنترین بازار اتومبیل الکترونی و حتی نها میلیون کو 900,000 جوانا درست کرنا
هەلبەت شوفێر لە سەرانسەری جیهانی جی بەری خوددن وان ئۆتۆمبیلان و مەسەلا کڕینەوانژی گەلکێ بلند بووە بازارێ ئۆتۆمبیلین ئەلکترۆنیدا پار 5.4 ملیۆن هاتنە فرۆتن نزیکی 2 یان 1 ji 3 ji tevaya ئۆتۆمبیلێت هاتینە فرۆتنە لە سەرانسەری جیهانێ تێ چاپبینیکردن و ژمارەوانژی یاکووان ئۆتۆمبیلین ئەلکترۆنیک و خەڵک دیکەڕا هێشتا ئەف ساڵە بتر بە تایبەتجی پشتی کریزین و ji ber şeran û mesela dabînkirina panzînê derketine. Bivê çendên tên dawiya Kurt Connection heta sibehî em digeyînê kar şad û bextewar bin û Xuda hafîz.